دوایەوەی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بۆ دەستبەکاربوونی هەڤاڵ ئەبوبەکر پارێزگاری کاندیدکراوی بزوتنەوەی گۆڕان لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا نووسراوی ئاڕاستەی وەزارەتی ناوخۆ کرد و لەوێشەوە بەرزکرایەوە بۆ ئەنجومەنی وەزیران دوجار بە فەرمانی ژمارە 5155 لە ڕۆژی 28 نۆڤەمبەر پاڵپشت بە مادەی 6 بڕگەی سێم و مادەی 18 بڕگەی یەکەم لە یاسای پارێزگاکانی هەرێمی کوردستان ژمارە 3 ساڵی 2009 سەرۆکی ئەنجومەنی وەزیران بڕیاری دەستبەکاربوونی هەڤاڵ ئەبوبەکری دەرکرد. فەرمانەکەی لە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران بۆ دەرچەوە دوای ئەوە ئەو فەرمانە ئەنێرێتەوە بۆ وەزارەتی ناوخۆ و دواتر دیساندێتەوە بۆ پارێزگا و درێتەوە بە ئەنجومەنی پارێزگاواتە دوای ئەو تەواوکردنی ئەو ڕێکارە ئیداریانە کە هەموو ڕێکارە ئیداریەکانی تەواوکردووە بە پێی یاسای ژمارە 3 ساڵی 2009 و بە تایبەتی بە پێی مادەی پێم وایە 16م لە بڕگەی 1 و بڕگەی 1 سوێن خواردنەوە بڕگەی دووەمیشی ئاماژەیەکە بە شێوازی سوێن خواردنەکە دوای تەواوبوونی ئەو ڕێکارانە بە دڵنیایی بەڕێز هەڤاڵ ئەبوبەکر دەستبەکارە بێ وەک پارێزگاری سلێمانی و ئومێد دەکەین بەڕێز هەڤاڵ ئەبوبەکر وەک پارێزگاری سلێمانی ینی لە ئاستی ئەو متمانیانەیە بێ کە بەدەستی هێناوە هەم متمانەی هاوڵاتیان هەم ئەنجومەنی پارێزگای سلێمانی ڕێکوتنەکە چۆن هاتبوو بۆ دابشکردنی پۆستەکان لە نێوانی چێتی نیشتمانی کوردستان و بزرگنەوەی گۆڕانە بە هەمان شێوە بوو و لە هەر لە 25 2016ەوە ینی سەرەتای یەکەم ڕێکەوتنی یەکەم بڕگەی ڕێکەوتنەکەی نێوانی چێتی نیشتمانی کوردستان و بزرگنەوەی گۆڕان بوو کە ئاڵوگۆڕی پۆستی پارێزگار و سەرۆکی ئەنجومەن و جێگری سەرۆکی ئەنجومەنی پارێزگا بوو وەکو خۆی جێبەجێکرا و پۆستەکانی تری ئەوەی ینی بزرگنەوەی گۆڕان لە سنووری حکوومەتی خۆجێتی سلێمانیە وەکو خۆی ماوەتەوە و پێم وایە تا ئێستا باشترین جێبەجێکاری ئەو ڕێکەوتنە یەکێتی نیشتیمانی کوردستان بووە. ئەندامێکی پەرلەمانی کوردستانیش ڕای دەگەیەنێت دەستبەکاربوونی پارێزگار سلێمانی لەو بۆشاییە ئیداری ڕزگار دەکات کە لە ئێستادا تێیکەوتووە. من پێم وایە دەرچوونی مەرسومەکە و دەستبەکاربوونەکەی پارێزگای سلێمانی لە فەراغە ئیداریەکان کە پێشتر لە ماوەیەک 2 ساڵی ڕابردووە هەبوو ڕزگارەکات چکە جەنابتان نازانن چەند جارێک پارێزگای بە وەکالەت و نەبوو ئەوانە ئێستا ئەمە بۆ خۆی باشە بەڵام بەگشتیش لێمان تێک نەچێت پارێزگایەک لە کوردستان کە زیاتر نظامەکە نظامێکی مرکزیە زۆرتر ناتوانێت بە تەواوەتی دۆخی شارەکە و دۆخی منتیقەکەی ژێردەسەڵاتی خۆی بە تەواوەتی باش بکە و یەکلای بکاتەوە بەڵام ئێمە پێمان وایە کاندیدەکەی ئێمە بە هیواین کە نموزەجێکی جیاوازتر پێشکەش بکە و دەسەڵاتەکانی خۆی و لایەنەکانی نێو پارێزگای سلێمانیش بە پشتیوانی ئەوان بتوانێت خزمەتێک بە خەڵکی شارەکە بکا بەگشتی خۆی لە ڕاستیدا بنی سلێمانی نموزەجێکی تایبەت بوو وەکوتم قایمەکە و هەم دکتۆر هەڤاڵیش کەسی یەکەم بوو و دەنگی زۆرینەی بەدەستهێنا بوو حەقی خۆی بوو لە ساڵی یەکەمەوە پارێزگار بێ و دەبوو ئەو کات ئەم کێشەیە ڕوبەڕووی سلێمانی نەکرایەتەوە و بەپێی ینی نەتیجەی ئینتیخاباتەکە دکتۆر هەڤاڵ پارێزگاری سلێمانی بووە بەڵام بەداخەوەم ئێستاش ئەو کاتە کەمەشی کە لە بەردەمی ماوە من جارێکی تر تاکی دەکەمەوە کە بە هاوبەشی هەموو لایەنەکان بتوانێت ئەو ئیتیفاقەیەی کە لە حکوومەتی خۆجێی سلێمانیە هەیە جێبەجێ بکرێ و هەموو لایەنەکان پشتیوان و پشتگیری بن. ئاستی ئەو هاردوێرانی دەستبەکاربوونی هەڤاڵ ئەبوبەکر پارێزگاری سلێمانی لەسەر بنەمای ئەو ڕێکەوتنەیەکە لە نێوانێکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان لە 25 ساڵی 2016 ئیمزا کراوە بۆ دابەشکردن و ئاڵوگۆڕی پۆستەکان لە حکوومەتی خۆجێی پارێزگای سلێمانی وەک سەرۆکی ئەنجومەنی پارێزگاکەش تاکید دەکاتەوە یەکێتی تاکە حیزبەکە ئەو ڕێکەوتنەی وەک نمونێکی سەرکەوت و جێبەجێ کردووە بۆ ئاڵوگۆڕی پۆستەکانی حکوومەتی خۆجێی پارێزگای سلێمانی. دلێر کەمال کورساد نیوز سلێمانی.